هەڵبەت ڕێکەوتێکی سێرە دوا بە دوای ڕاپەرتەکەی جێنیفەر لۆپێس تەوەریەکە میشمان هونەریە بەڵام تایبەتە بە هونەری شێوەکاری. ناوەندێکی پڕ ئەنەرژی و ئەکتیف لە شاری سلێمانی دروست بووە لە بواری شێوەکاری کە چەندین پێشانگای کردوتەوە لە ناو هەرێم و لە دەرەوەی هەرێم. ئەمە جگەلەوەی لە پلانیدایە چالاکیەکان و پرۆژە هونەرەکانی لە داهاتوشدا بەردەوام بێ. بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ هونەرمەند و ڕۆژنامە نووس بەختیار سەعیدم لەگەڵایە. کاک بەختیار بەخێر بیت. بەنیتان باش، زۆر سپاس. زۆر سپاس کاتی خۆت بێمە بەخشی. ممنونم، زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس. کاک بەختیار ئەگەر بکرێت بە کورتی باسی ناوەندی حەوڕەنگەمان بۆ بکەیت. ناوەندی حەوڕەنگە ساڵی 2016 دامەزرا. بەڵێ. بیرۆکەی کارەکە بۆ ئەوە گەڕایەوانەکە ئێمە چۆن بتوانین کاری هونەری خۆمان بکەینە کللتور لە جاتیەوەی کە لە ماڵەکانمانە لە ئۆفیسەکانمان لە هەموو شوێنانی کە ئێمە تیاژین کاری هونەری خۆمان بێت بۆ کاری کۆپی وڵاتانی کە بێنینەوە کەمان نەریتێکە لە هەموو دنیاە پەیڕەوەکرێ. ئێمە بۆیە ناویشمان ناحەوڕەنگە بە خەیاڵیەوەی کە بتوانین کار بۆ هەموو بەشەکانی هونەر بکەین. بەڵام بەداخەوە بەشە زۆرەکە چۆ سەر شێوەکاری و کەمتر کارمان لە بوارەکانی کە کردو کە هیوادارم لە داهاتووە ئەو خەونەی کە هەبوو جێبەجێ بکەین. کەواتە مەبەستانە ئەگەر ئێستان نەبێت لە داهاتوێکی نزیکا بێت سەرجەم لە بوارە هونەرەکانی تری شەکار بکەن بە تایبەت دیارترین یان چ بوارێک. شانۆ زۆر گرنگە بۆمان. بەڵێ. چکە شانۆ شێوەکاری نزیکاتێکە لە ڕۆی بابەتی ئەکسسوارات و دیکۆر و کۆمەڵەشتەوە لەمان کاتا مۆسیقا و گۆرانیژێکی کە لەو بوارانی کە ئاوەتەخوازم بتوانین کاری تا بکەین. بەڵێ کاک بەختیار لە سەرەتای دامەزراندنی ناوەندەکەەوە چەند هونەرمەند چەندە دەستەی دامەزرێنەر لە چەند هونەرمەند پێکاتە بوو جگە لە بەڕێستان. ئێمە بەداخەوە لە سەرەتاوە کە دامەزرا دوو کەس بووین. بەڵێ. ئێستا بە درێژایی ئەو کاتە ئێستا تەنها هەر خۆم ماوەمەتەوانێ زۆربەی کارەکانتر لە سەر هەم لە دروستکردنی خاوەنی بیرۆکەکەەوە هەتا کو جێبەجەکردنەکەش بە تەنها هەر خۆم. بەڵێ. کاک بەختیار بەردەوامەوە پرسیاراکرێ ئایا لانی پەیوەندیدار تا چەند هاوکار بووە لەگەڵتانە یاخود ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان لە دەرەوەی هەرێم عێراق بە شێوەیەکی گشتی. بەداخەوە لایەنە پەیوەندیدارەکان وەکو پێویست نییە چکە بەردەوام یەک تۆ بە منەفسێکی خۆیان نەزانن دوو بەردەوامی ژەڵەت لە ڕووی داراییەوە ئێمە ناتوانین هیچت بۆ بکەین. بۆ نمونە ساڵی ڕابردوو من 14 پێشانگام هەبوو یەک پێشانگا هاوکاری کراوم 13 پێشانگا لەسەر ئەستی ناوەندی حەوڕەنگە خۆی بووە کە بەشێک لە پرۆژەکان لە دەرەوەی کوردستان هێنراوەتە ناو کوردستانە و با بڵێم پێداویستێکی زۆری پێویست بووە بەڵام داجار هەمووی لەسەر حەوڕەنگە خۆی ماوەتەوانە. بۆ ڕێکخراوە نێو دەوڵەتەکان هەندێ هەوڵمانە لە ڕێکخراوانی کە لە هەولێر هەن وەکو پەیمانگای گۆتە و هەم قونسڵی فەڕەنساوانە بەڵام بەداخەوە پەیوەندیەکان زۆر باش نەهاتەوانە و سەرکەوتوو نەبوو. جا با باسی کار و پرۆژەکانتان بکەین لە دەرەوەی هەرێم و عێراق جگە لە شاری سلێمانی لە ڕۆژهەڵاتیش چەندین پێشانگاتان کردوێتەوە. ئەم پرۆژە هونەریانە لە داهاتووە بەردەوامە بێ خەونتانە لە ڕۆژ ئاوا بۆ نمونە لە باکووری کوردستان یاخود لە وڵاتانی عەرەبی دەوروبەر کار و پرۆژەتان هەبێت لە بواری شێوەکاری؟ ئێمەم ساڵ پێشنگایەکمان هەیە لە شاری تاران. پێشنگا خەیاڵێکە هیوادارم کە بچێتە جێی خۆی. لە تاران ساڵانە 3 مەزادی فرۆشتنی تابلۆ هەیە. ئێمە کە پێشنگاکەکەن پێشنگاکە لە ئەستێکی زۆر باشا بێت لێژنەی سەرپەرشتی ئەم 3 مەزادی فرۆشتنی تابلۆیە بانکن بۆ ناو پێشنگاکە کەوان بێن تابلۆ هەڵبژێرن بۆ ناو مەزادی داهاتویان. هەروەها بۆ مەزادەکە خەیاڵێکیشێ ئێمە ئاەتوانین مەزادێکی فرۆشتنی تابلۆ کە ئەستێکی نێودەوڵەتی وەرگرێت دروستی بکەین. مەبەست دەوێ بکرێ بە نەریت بکرێت نەریت و ساڵانەش هەبێت. ئەو کاتە تۆ لینک لەگەڵ مۆزەخانە و گەلەریە نێودەوڵەتیەکان ناکەی ئەوان دێنە ناوانە لە ڕووی ناوە ناوێکی زۆر جوانە بێ بۆ سلێمانی لامان کاتە لە ڕووی بزنسی شوانێ لایەنێکی مادی زۆر باشە بێت. خەونێکە ئەوە کاری بۆکەین. لە هەمان کاتێمە مانگی نۆ پێشنگایەکمان هەیە لە مۆسکۆ لەگەڵ پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم لە مۆسکۆ قسەمان کردووە کەوان هاوکارمانە بن جگەل لە ناو مۆسکۆ کە پێشنگاکە یەکەنەوە دوای ببرێتە شارێکی تریژ. لە هەمان کاتە پێشنگامان هەیە لە ناو هەرێم بۆنونە بۆ شاری هەولێر هەمانە. خەیاڵێک هەیە پێشنگایەک هەیە ساڵانە وەکو با بڵێم پێشنگایەکی گەورەی نێودەوڵەتیە لە سوی دەکرێتەوانە لە مانگی دەیە
بۆ ئەوێش داوت کراوین وەدارم ئەمانە کە بەنامە ڕێژی بۆ کرا بتوانێت بچێتە جێگەی خۆی کەواتە کاک بەختیار ئەم پرۆژانی کە باست کرد هۆکارێکە یاخود کاریگەریە بێ لەسەر ئەوەی پردێکی کللتوری هوەری لە نێوان هونەرمەندانی شێوەکار لە باشووری کوردستان و تای وڵاتانی گیان دروست بێت بەدڵنایی ئەو زۆر گرنگە تۆ هەم هونەرمەندانی دەروی کوردستانی تە ناو کوردستان بە پێچەوانەکەشەوە هەر تەواوە بۆ نمونە مام ساڵ دوو پێشانگەی ترمان هەیە بۆ هونەرمەندانی ڕۆژاوای کوردستان دوو پێشانگەمان هەیە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ باکوور قسەم کردو کە ئەوانش پێشانگایەکیان هەبێت ئەم پەیوەندیانە بە تایبەت بۆ بەشەکانی تری کوردستان کاتێک کە دێتە ناو بەشێکی جەستە و دڵی خۆیەوانە کە باشووری کوردستانە و کە ڕزگار بووە بۆ ئەو گرنگە کە بانگێشەکرێت لە ڕووی کارە هونەرێکەوە بۆ ئەو گرنگە لە هەمان کاتە لە ڕووی کارە هونەرێکەوانێ ببورە لە ڕووی کارە هونەرێکەوە کە گرنگە لە هەمان کاتە لە ڕووی دەرونیەوانەیە کە کوردێکە بانگێشی ئەکات و ئەوێت کاری بۆ بکات ئەم دوولایەنە بۆ هونەرمەندەکە کە لە دەروی کوردستانە زۆر جێی بایەخی هەیە من کاتێکە قسە لەگەڵ هونەرمەندەکانی ڕۆژاوای کوردستانەکەم کە پەیوەندێکی زۆر باشم هەیە لەگەڵیانە ینی تەسەوەر ناکرێت بە چ دڵخۆشیەکەوە جوابیانەوانە کە پێڵی من حەزەکەم پێشانگایەک بۆیەوە بکەمەوە لە سلێمانی یاخود لە ڕۆژهەڵات یاخود لە باکوور ئەم پەیوەندیانە زۆر گرنگە ئێمە هەمومان کۆ ببینەوە ببینە هێزێکی کاری هونەری بەرامبەر بە دەرەوە وەکو چۆن تۆ سێرچێکەکەی نووسیت هونەری فەڕەنسی با سێرچێکی شەبێ بنووسێ هونەری کوردی بەتایبەت لە ڕووی میدیاوە گرنگە ئەمانە تەرجەمە بکرێ بۆ زمانی جیاواز هەر کەسێ بیوێ سێرچ کات هونەری کوردیش بێتە پێشەوانە بەڵام بەداخەوە وەکوی کەوتم هەوڵەکان هەوڵی تاکە کەسیە بەڵێ کاک بەختیار باسی سێرچت کرد پرۆژە هونەریەکانتان کارە هونەریەکانتان بڵاو کراوە هونەریەکانتان بۆتە بنەمایەک بۆ ئەوەی خوێندکاران چ لە پەیمانگا یاخود لە زانکۆل بەتایبەت کۆلێجی هونەر بەشی شێوەکاری ببێتە سەرچاوێک بۆ ئەوەی لە توێژینەوەکانیان ناسوولیە بینن دڵخۆشم کە بەردەوام ئەو خوێندکارانی کە خەریکی نامەی ماستەر و دکتۆرا یاخود با بڵێن راپۆرتەکە مامۆستا داوای لێکە بەشێکی زۆری دێتەوە بۆ لای ئێمە من هەر بۆ کتێبەکانی خۆم کە تا ئێستا حەڤە کتێبم چاپ کردووە ئەوەندەیەگەم لێبێ 35 نامەی ماستەر و دکتۆرا کتێبەکان چۆتە سەرچاوەوانەیە هەموو ئەو بابەتانش کە لە چوارچەوەی بڵێن پاشکویەک کە لە کوردستانی نوێ دەرەچێ بەردەوام بەکار دێتەوە بۆ نمونە ساڵی 2 ساڵ پێشەستا من مێژووی هونەری کاریکاتێر لە باشووری کوردستانم کۆ کردوانەکە لە 1930ەوە دەست پێەکە کە کەم کەسە بوو زانیاری ئەوەی هەبێ کە هونەرمەندێکی کورت هەبێت لە باشووری کوردستانە لە 1930ەکە کاریکاتێری کرد بێت لە دوای سێرچێکی زۆر ورد و زۆر باش من هەمووی ئەمەم کۆ کردەوە بەس ئەو راپۆرتە تا ئێستا ئاگادار بم چۆتە سێ نامی ماستەرەوانەیە کەواتە گرنگە ئەمە ئیدامەی هەبێت بەردەوام بێت ئێمەش بە هیوان کاک بەختیار تا چەند کار کراوە بە شێوەیەکی گشتی و بە دیاریکراوی ناوەندی حوڕەنگە بۆ بە ئەرشیفکردنی کارە هونەریەکانی شێوەکارانی کوردستان جا لە باشوور بێت یاخود لە تەواوی پارچەکانی تری کوردستان کە ئەمەش هەڵبەت یەکێکە لەو بابەتە سەرەکیانی کە پێویستە قسەی لەسەر بکرێ ئەرشیف ناسنامەیە هەر میلەتێکە ئەرشیفی هەبێت ئەتوانی ناسنامەیەکی خۆی نیشان بات بە پێچەوانەکەشەوە کە نەیبێت بەڕاستی بێناو ئەبێت کاتێک لە باشوورە یاخود لە بەشەکانی تری کوردستانە کاتێک گەڕێ بۆ کاری با بڵێن مێژووی کاری هونەری بەداخەوە زۆر کەم دێتە بەردەست من لەو ساڵێن ڕابردوو خۆم سەفەرێکی بڵێن ڕۆژهەڵاتی کوردستانم کرد شار گەڕاوم ماڵ چووم هەم با بڵێن دیدارم لەگەڵ هونەرمەندەکانە دروست کردووە هەم ئەرشیفم لێوەرگرتوون لامان کاتە لەو شارەیە بە تەمەنترین 3 یان 4 هونەرمەندم کۆ کردوتەوانێ بە ڤیدۆ مقابلم لەگەڵ کردوون کە مێژووی هونەر لەم شارەی ئێوە چۆن دەستی پێ کردووە لامان کاتە بە هەمان سیستەم بۆ باکووری کوردستان زۆربەی شارەکانی باکووری کوردستان گەڕاوم ئەمەم کردووە بەداخەوە نەمتوانی بچمە ڕۆژهەڵات چکە شەڕ دەستی پێ کرد بەڵام ئێستا توانم هی ئەم سێ بەشەی کوردستان بڵم زۆرترین زانیاری لەسەر هونەری شێوەکاری لە سێ بەشەیە ئەتوانم بڵم لەدام هەیە بەڵێ کاک بەختیار جگە لە بەڕێستان ئەم مەسەلەی بە ئەرشیفکردنی کارە هونەریەکان شێوەکارانی کوردستان جگە لە بەڕێستان ئەرچی ئەکادیمیان و ڕۆژنامە نووسان و ڕەخنەگەرانی بواری شێوەکاریش نییە بە شێوەیەکی گشتی ڕاستە بەڵام یاخود کۆدەنجیەکە بێت هەماهەنگیەکە بێت کە لەسەر ئەو پرسە تاوتێ بکرێ ئێمە بێت دامەزراوەیەکی تایبەت بە ئەرشیفمان هەبێ ئەم دامەزراوەی هەموو لقەکانی ژیانی کوردەواری تیاابێ مەرجنی هەر هونەر بێت ئێمە کاتێکا گەڕێن بۆ نموناڵێن
لە سەدەی هەژدایە جلوبەرگی کوردی چۆن بووە هونەر لە سەدەی هەژدایە چۆن بووە هی کوردستان شانۆ بۆ نمونە هەموو بوارەکان بەڵام سەرەکەی شتێکی ئۆتۆمان دەست ناکەوێت کەوتەمە پێویستمان بە دامازراوەیەکە نەک کەسێک بیکات دامەزراوە ئەمێنێتەوە بەڵام شتێکە کە ببێتە هەوڵی تاکە کەسی بەڕاستی هەم تەمەەن کورتە هەم ناژمێنێتەوانە ئێستا منە وەرشیفەی هەمە دوای خۆم چی لێت کاک بەختیار کاکراوە بۆ بنیادنانی یاخود دروستکردنی و دامەزراوە بەداخەوە ئێستا هیچ نییە بەڵێ کاک بەختیار ئێمە تا چەند گرنگجیمان داوە بە ڕەخنەگر لە بواری هونەری شێوەکاری ئێمە لە چەندین بۆ نەدا باسی ئەوە کراوە بۆ نمونە لە بواری سینەمادا ڕەخنەگری سینەماییمان زۆر کەمە ئەگەر هەشمان بێ بە پەنجەکانی دەست ئەژمێرێت لە بواری هونەری شێوەکاریە چۆنە شێوەکاریش بە هەمان شێوەیە ئەو کەسانەی کە لە بواری شێوەکاریان نووسن زۆر دەگمەنن ئەوانیش بەڕاستی بەرهەمەکانیان زۆر نییە چونکە کێشەیەکمان هەیە لێرە کاتێک کە تۆ چاپکراوێکی هونەری تر بە هەموو بوارەکانەوە بەتێ بە شێوەکاری تێچووی زۆرترە لە کتێبێکی ئاسایی چکە تۆ بێ هەموو لاپەڕەکان ملەوەن بێت لە هەمان کاتە لەسەر وەرەقەی ئارد بێ کەواتە هیچ دەستگایەک ئامادە نییە کتێبێک بۆ تۆ چاپکە کاتوانەوە تێچووی بۆ کتێبەکەی تۆیەکە 5-6 کتێبی تری پێ چاپەکات ئەوەی کەکە لەو هۆکارانەی کە بڵێن کارکردن لەسەر ڕەخنە تەنها لە چوارچەوەیەکی زۆر بەرتەسکات تۆ بۆ خۆت ئەرشیفەکەی بەڵام لە هەمان کاتا گرنگە کاک بەختیار تۆ کاتێک شێوەکارێک پێشانگای شێوەکاری ئەەکەیتەوە ڕەخنەگرێک قسەی لەسەر بکە ڕاستە بەڵێ ئەو نەریتە بەڕاستی زۆر کەمە زۆر کات ئەوانەی کە ڕەخناگرن تۆزێ با بڵێن دوورن لە ناو پێشانگاکانە دواتە لە ڕۆژەکانی کایەن کە خۆی ئەکرێ یان لە سەرەتای یەکەم ڕۆژە باسێک لە پێشانگاکە یاخود لە ئاخیر ڕۆژە کۆمەڵە خەڵکیش باڵنکەیت و گفتوگویەک لە نێوان هونەرمەندەکە و کەسە ڕەخنەگرەکە مەرجنی ڕەخنەگرەکە ڕەخنەی ڕۆخێنەرانە بێت ڕەخنەی دروستکەرانەیە یاخود تەسەوری ئەو بۆ کارەکانی ئەم هونەرمەندە چۆنە دەکرێت وا بێت دەکرێت ئاوا بواە بەداخەوە ئەومان زۆر کەمە بەڵێ کاک بەختیار با بگەڕین سەر کار و چالاکیەکانی ناوەندی حەوڕەنگە بۆ مناڵان چیتان کردووە من ئەمڕۆ مەعیدێکم هەیە لەگەڵ بەڕۆبەری پەروەردەی سلێمانی کاتە پرسیارەکەم جێ خۆی بەجێ خۆیەتی بەڵێ پرۆژێکمان دروست کردو کە چۆن بتوانین یەک پێشبڕکێ وەکو قۆناغی سەرەتا لەسەر ئاستی ناو سنتەری شاری سلێمانی هەم خوێندنگە حکومیەکان و هەم ناحکومیەکان وەتا لە قۆناغی یەکی بنەڕەتی تا 6 پێشبڕکێکی وێنە کێشان بێت هەموو ئەو زانێرانی کە پێویستە من کردومەتە کتابێک و یامە بڵندەم ناوە بیەمە بەڕۆبەری پەروەردە وەکو پرۆژەکە قوبوڵ کراوە تەنها ئەم نامەیە ئەچێتە بڵێن دابەشەکرێ بەسەر هەموو مەکتەبەکانە بۆ ئەو مۆعیدە ئەبێت خوێندکارەکانیان ئەوەی کە خۆیان مامۆستای هونەرەکان لە مەکتەبەکانان هەڵی بژێرن خەڵاتی تایە بۆ یەکەم و دووەم و سێم لامان کاتە 10 خەڵاتی دوای ئەوان لە هەمان کاتە ئەو مامۆستایانەی کە توانیوانە ئەم منداڵانە پەروەردەکەن و خەڵات بەرنەوە مامۆستاکانیش خەڵاتەکرێت بەڵێ ئەمە قۆناغی یەکەمە هیوادارم لە ساڵەکانی کە بتوانین سنوورەکە بەرفراوان ترکەین بەڵێ کاک بەختیار باسی فراوانکردنی سنوورت کرد لە بەرنامەتانە نییە ئەو خوێندکارانی کە خواستیان هەیە بچنە پەیمەگای هونەرە جوانەکان بەتایبەت بەشی شێوەکاری بۆ نمونە خولیان بۆ بکرێتەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئامادە بن بۆ ئەوەی مقابلە بکەن لە داهاتوودا لە پەیمانگا هیچ شتێکی لەو بابەتەتان لە بەرنامە هەیە یەکێک لە خاڵەکانی باڵێن دروستکردنی گەلەری حەوڕەنگە ئەوەیە کە بڵێن بەردەوام خولی هەبێت خولەکە کرێت تەمەنی جیاوازی تیابێت ئەو کاتە کرێتەوە ئامادەکاریەک بکەیت بۆ خوێندکارانەی کە هەم لە ڕووی عملیەوە فێری نیگارکێشان ببن لەمان کاتە لە ڕووی زانیاریەوە ئەوەی کێکە لە پشتانەی کە بەڕاستی ئەمە کارمان بۆ کردووە بەڵێ کاک بەختیار بەرنامەتان چێت لە بواری هونەری گەشتیاری ئەوەندەی من بزانم زانیاریم هەبێت لە ساڵانی ڕابردوو ئەو پرۆژێشتان هەبووە ئایام ساڵ هەمان پرۆژەتان هەیە بە هەمان شێوە لەگەڵ خاتو لەیلا سەرۆکی شارەوانی سلێمانی قسەم کردووە کە ئێمە شوێنێکمان هەبێ بتوانین هەموو ئەو کارانەی کابێتە ئایکۆنێک بۆ شار لەوێ هەبێت من پرسیاریەوەم لە لەیلاخان کردوتم ساڵانە ئەوەترێت ئەوەندە 1000 گەشتیار ڕووی کردوتە هەرێمی کوردستان و یاخود شاری سلێمانی چی لەگەڵ خۆی بردەوە بەداخەوە هیچی نەبردۆتەوانە بەڵام ئێمە کاتێ سەفەرەکەین بۆ هەر شارێک هەر وڵاتێک کۆمەڵە ئایکۆنی ئەو شوێنانە لەگەڵ خۆمان نهێنینەوە ئایا ئەمە
پۆستکارتە مەدالیایە پەیکەرە و هەتا دوایی بەڵام ئێمە شتێکی ئۆتۆمان نییە کە ببێتە ناسنامە بۆ ئێمە ئێتر من ئەو شتانی کە ساڵانی ڕابردوو درستم کردبوو هەر لە مەدالیا و هەم لە فۆتۆی سلێمانی و پۆستکارتەکان و کۆمەڵ شتێکە بوو بەڕاستی زۆر سەرسەم بوو بەوەی کە ئەمانە ئەم هەوڵانە دراوە بەڵام بەردەوامی نەبووە ئێتر بڕیارە لەو هەفتەی داهاتوە لەگەڵەویشە جارێکە دابنیشتینەوانە و ئەو شوێنە کە دابین بکرێت ئێمە توانین کاری بۆ بکەین ئێمەش بە هیوان کاک بەختیار دوا پرسیار بیرتان لە بڵاوکراوە نەکردوێتەوە جا چ گۆڤار بێ چ ڕۆژنامە بێت دوو هەوڵمان لە بەردەمایەکیان لەگەڵ برای خۆشەویستم هاوەرخان ئەو گۆڤارێکی سینەمایی هەیە ئەوێ دەست پێ بکاتەوانەوە بەشێکی تیا بێت تایبەت بە شێوەکاری یاخود هونەرەکانی تر لەگەڵەوە دوێنێ گفتوگۆمان کرد کە بتوانین پێکەوە ئەم کارە دەست پێ بکەین لامان کاتە لە بیری ئەوەیان ئێمە بتوانین وەرزانە بە ناوی گەلەری حەوڕەنگەوە ڕۆژنامەیەکمان هەبێت ئەم ڕۆژنامەیە کرێت بابەتی شێوەکاری تا بێ و لانێکی گەشتاریش بێ بۆ شاری سلێمانی بەڵێ هونەرمەند و ڕۆژنامەنووس بەختیار سعید سەرۆکی ناوەندی حەوڕەنگە سپاس کە لە ستودیۆ لەگەڵمان بی زۆر سپاس بۆیە و سپاس بۆ دەرفەتەکە سپاس